خاڵی دووەم کتێبەکانی محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحمەتی ئەڵڵای لێبێ تایبەتمەندیەکی خۆیانیان هەیە. ئەویش بریتیە لەوەی کە یەکەمینیان زۆربەی لەگەڵ لەسەر ئەسڵی دین قساکە کە بریتیە لە ئاعتیقاد و بروباوەڕ. زۆربەی کتێبەکانی شێخ ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لە دەوری عەقیدە ئەسوڕێتەوە، هەندێکی کەمی سیرێ و هەندێکی تەفسیرە و هەندێکی فقه ئیگنا ما باقی زۆربەی زۆری اعتقاد و بیرروباوەڕەوە بە تایبەت تەوحید و شرک و سنەت و بیدعات. زۆربەی کتێبەکانی شێخ لە دەوری ئەو بابەتە ئەسوڕێتەوە. لە هەموو کتێبەکانیشە بە زۆری باسی تەوحیدە بووەکە و باسی دژەکەشی بووەکە کە شیرکە. لە هەندێک کتێبیا پێچەوانەیە باسی شیرکە بووەکە کە چەندە قێزەونەوە باسی جوانی تەوحیدە بووەکە. و لە زۆربەی کتابەکانی کەشیە هەوڵ ئەدا سنەتە بۆ باس بکە و دژەکەی کە بیدعەتە و پێوە بناسێنێ. بۆیە هەموو کتێبێکی شێخ ڕەحمەتی ئەڵڵای لێبێ بۆ ناسرێتەوە. و زۆرترین دژایەتی ژەکرێ لەبەرەوەی ئەو تەوحید ڕائەگەیەنێ، لەسەر تەوحید دەکرێ و سنەت ڕائەگەیەنێ، لەسەر سنەت دەکرێ. بۆیە هەموو ئەهلی ئیشراک هەمووی دژایەتیەکە و هەموو ئەهلی بیدعەش هەمووی دژایەتیەکە. جای تر هەر کەسێکیش دەست بگرێ بەو داوایەوە لەو دژایەتیە و لەو ناڕەحەتکردنە با بڵێن بێبەش نابێ، پشکێکی بەرەکەوێ. جای تر هەتاوەکو زیاتر ئەو تەوحیدە سەربخا و سنەتە سەربخا دژایەتیەکەی زیاترە بێ، چونکە بەڕاستی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەرچاوڕوونی پێداوین کە وەکو ئەوە وای لێیە کە پشکۆیەک لە دەساوێ و بەرچاوڕوونی پێداوین کە 72 گروپ دژایەتی دەکا. ئیتر بۆ دژایەتیکردنی تۆش هەمووی ڕاستەوخۆ نایە دژایەتیت کا بڵێ من لەسەر تەوحید دژایەتیەکەم، لەسەر سنەت دژایەتیەکەم، بەڵکو بیانوویەکە دۆزێتەوە ئەوە کا بە بیانەوە من لەسەرەمە دژایەتیەکەم، بەس خۆی لە ئەساسا هەمووی تەوحید و سنەتەکەیە. ئەگەر تۆ وەکو ئەوان تەنازولی تیا بکەی و وەکو ئەوان دنیای پێ بەدەست بهێنی، ئەوەی تر دژایەتیانەوە سێ بوون. بەڵام کە سەیریان کرد تۆ بۆ شێوەیەنی دیترەوە دژایەتی تەکەن بۆی قێزەونی خۆیان دەرنەکەوێ. لەبەر ئەوەیە چونکە تۆ باسی شرک و تەوحیدەکەی، باسی سنەت و بیدعەتەکەی، دەرەکەوێیان ئەهلی شیرکن، دەرەکەوێ ئەهلی بیدعەن. ئیتر بۆیە هەوڵیان ئەو خێزەونیان دەرنەکەوێ، هەزاران بوهتان و تۆمەت و بیانوە هێنەوە بۆ ناشرینکردنی تۆ، بۆی تۆ با بڵێن نەتوانی بە حسابی خۆیان ئەوان ناشرینکەی. بەس ئەڵڵا جەل جەلالوه خۆی بەڵێنی داوە کە ئەهلی شیرک و ئەهلی بیدعە کەڕامەتیان شکێنێ و ڕسوایانەکە. ئیتر ئێمە هەبین و نەبین. محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحمەتی ئەڵڵای لێبێ هەبوایە و نەبوایە، ئیبن تەیمیە هەبوایە و نەبوایە، و ئەو هەموو زانایی سەلەفی صالحمان هەبوونایە و نەبوونایە، چونکە ئەوە بەڵێنی ئەڵڵایە جەل جەلالوه ومن يهن الله فما له من مكرم. ئەوەی ئەڵڵا ئیهانەی کە ڕسوای کە بەهۆی شرکیەوە، بەهۆی کوفریەوە، بەهۆی بیدعەیەوە، بەهۆی گومڕاییەوە، هیچ کەسێ بۆی نییە ڕێزی لێ بنێ و کەسیش ناتوانێت ڕێزی لێ بنێ، هەر ڕسوا بێ، مەگەر لای کەسانێکی هاوشێوەی خۆی. ئەوانە قەدری خۆی ئەگرن، خۆیان ئەگرن، چونکە والذین كفروا بعضهم أولياء بعض. کافرەکانەوە دۆستی یەکترن، پشتیوانی یەکترن، سەرخەری یەکترن، کێشەیان نییە بە یەکەوە.